من هەم پێشمەرگەم هەم کوڕی شەهیدێکی مەفرەزە سەرەتایەکانی یەکێتیم خێزانیشم عایلەی شەهیدە لە کوێی ڕازی بم لە ئاوی لە نانی لە نەوتی لە موچەی لە چی هیچ شتێک لەمانە شک نابین یعنی تۆ پێشمەرگە بەوە ئەزانی وەکو کومبار ڕای خەیکەیشی پێ نەما کۆی کەیتەوە کورە عیب بە عیب کورە عیب بە ئەم عالەمە لەگەڵ ئێوەیەتی ئەم عالەمە کورە با ئەم دەردی خۆتانەڵێن با ئەزبوونەکەمان لە دەست نەچێ ئەوەی کە ئەڵێ با ئەزبوونەکەم لە دەست نەچێ ئەوە بندیوارە من کێشەم نییە من گەنجێکم لەسەر جادەش بێژیم بەڵام ئەمە نەفەقەی کە موچەی من نایە 3 مناڵ و ژنێک برسیەکە ئەمە نەفەقەی ماڵ و مناڵە 4 مانگە مناڵی من دیناری نەدیوە ئایا کێ بەخێوکە سوێن بەخوا 4 مانگە ماڵ و مناڵی خۆمم نەدیوە ئەوە نەفەقەیەکە یعنی بەحساب لە موچەی من بدرێ بە مناڵ کە ئەگەر موچەم نایە ئەی 3 مناڵ بەچی بژی 2 ساڵەکە بەچی بژی کورە عیبە عیب ئێمە نەهاتوین بە عاتفێن بگرین و داوای پارانەوە کاتی چییە لە ئێستا کاتی چییە؟ کاتی هێڵوێستا ئەگەر بۆتان نەگۆڕێ وەرن ژیانێ بن بە خەڵک ئەگەر بۆشتان ناگۆڕێ وەڵڵاهی خوانەی بڕێ بەقەر 15 فیرعەونتانێ و دەدانیشن و نەوەکەتان بەشیەکە سیستەمی دەسەڵاتداری ئەوەندە گەندەڵ بووە بێتان بووە خەڵکی لە قاڵباوە یعنی ئەڵێ ئەم چ ڕۆژی قبول بێ قەیچەکە با 45 بێ قەیچەکە با 50 بێ وردە واولیەکە ئەوەندە برسیتەکە کلکێ بکەیتەوە ژێر خۆت و وەکو حاشا حەزری بۆکە وەکو سەگ بە دوای نابڕێ بۆ تیکێنان کێ وڵاتی داگیرکردنەوە کێ هێناوێتی بڕۆ چەنەها مەقەڕاتی تورکی نازام لە چۆ لە شیرات زێ خەڵکی مەدەنی و ستا خەڵکی قوربەسەرە کوژێ کێ هێناوێتی نەوت بە چەنە نەوت بە چل ئەو نە دۆلارە ئەیەن بە تورکیا بە 15-16 دلار بۆی ئۆردوغان مالی عاجز نەبێ لەگەڵ دادە سپیلکان و برایم قۆنگەرەی برایم تەتڵەس بادڵێوان مالی عاجز نەبێ نازانم هەتا چی لەگەڵ ئەماناوت لێ نازانم هەت ڕۆژ بۆ ڕۆژ بێتامترە بێ وەزعەکە نە دکتۆری پۆڕی نە دکتۆری بسپۆڕی نەما مۆستای دڵسۆزی نەما مۆستای دڵسۆزی وەک کۆنتڕۆڵی جۆکەری وەک کۆنتڕۆڵی جۆکەری حاشا حازر زۆر کردن حاشا حازر زۆر کردن حاشا حازر زۆر کردن گوێم لێ بگرن هەمووتان گوێم لێ بگرن هەمووتان خۆتان و ئاغاکانتان خۆتان و ئاغاکانتان خۆفرۆشن بۆ دوژمنان خۆفرۆشن بۆ دوژمنان